بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ڕایگەیاند زۆر بە ئاسانی توانیمان کۆنتڕۆلی کۆلێرا بکەین. دکتۆر سەباح هەورامی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی بە کوردستان 24 ڕاگەیاند توانیمان لە ماوەیەکی کەمدا و بە ئاسانی کۆلێرا کۆنتڕۆل بکەین. ئێستا ئامارەکانی توشبوون بە کۆلێرا و سکچون و ڕۆژانەوە ڕووی لە کەمی کردووە. دکتۆر سەباح هەورامی سوپاسی کارمەندانی تەندروستی و بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی و تەواوی لایەنەکانی دیکەی کرد کە بە هەموویانەوە توانیویانە کۆنتڕۆلی کۆلێرا بکەن. بۆی وشکە ساڵیەوە بۆی نەبوونی ئاوە حاڵەتی کۆلێرا لە پارێزگای سلێمانی و لە بەشێکی زۆری پارێزگاکانی عێراق تۆمار کرا، بەڵام خۆشبەختانە توانیمان بە زووترین کات زۆر بە ئاسانی کۆنتڕۆلی بکەین. ئێستا داتاکان بەرەو دابەزینە ڕوات. سپاس بۆ کارمەندانی تەندروستی، سپاس بۆ دایرەی ئاو، سپاس بۆ هاوڵاتیان، سپاس بۆ قایمقامێتی سلێمانی کە هەمومان پێکەوە سپاس بۆ ڕاگەیاندنەکان توانیمان بە شێوەیەکی زۆر باش توانین سەیتەرە بەسەر حاڵەتەکە بکەین. بۆ چاودێریکردنی دۆخی تەندروستی سلێمانی دوای بڵاوبوونەوەی کۆلێرا، نوێنەرە ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO سەردانی پارێزگاکەی کرد و ڕایگەیاند پاڵپشتی سلێمانی دەبێت. دکتۆر ئەحمەد زوێتین بەرپرسی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە عێراق کۆنگرەیەک ڕۆژنامەنووسی کرد و وتی لەگەڵ بەرپرسانی پارێزگای سلێمانی ڕێککەوتوین کە دەست لە ناو دەستی یەکتر کۆلێرا و نەخۆشیە گوازراوەکان کۆنتڕۆل بکەین. هەر بەوەش ناوەستین، بەڵکو کار دەکەین بۆ دەستنیشانکردنی هۆکارەکانی سەرهەڵدانی نەخۆشیەکان بە تایبەت ئەوەی پەیوەندی بە سەرچاوەکانی ئاو و گۆڕانکاری کەشوهەوا هەیە. اتفقنا على العمل يدا في يد. ڕێککەوتین کە دەست لە ناو دەستی یەکتر کار بکەین بۆ داڕشتنەوەی پلانێکی گشتگیر بۆ چاودێریکردن و ئامادەکاری و وەڵامدانەوەی پەتای کۆلێرا و هەموو نەخۆشی گوازراوەکان، بەڵام هەر بەوە ناوەستین. پشت بەخوا لە هۆکارەکانی سەرهەڵدانی ئەو نەخۆشیانە دەکۆڵینەوە، لە نێویشیاندا ئەوەی کێ پەیوەندی هەیە بە گۆڕانکاری کەشوهەوا و ئاوەوە. بەڕێز پارێزگار ڕای سپاردم کە ئەم پەیامە بگەێنم بە هەموو عێراق و جیهان کە ئەم پارێزگایە پشت بەخوا سوورە لەسەر گەیشتن بە بەرزترین ئاستی تەندروستی. كلفني شخصيا أن أوصل رسالة. تەندروستی دهۆک ڕایگەیاند پەتای سکچون ڕۆژانەوە کەمی کردو ڕۆژانە چەند حاڵەتێکی کەم تۆمار دەکەین. حەمزە ڕەزیکی گوتەبێژی تەندروستی دهۆک بە کوردستان 24 گوت پێشتر ڕۆژانە 200 حاڵەتی سکچون تۆمار دەکرا، بەڵام ئێستا وردە وردە بەرەو ئارامی دەچێت و ڕۆژانە کەمتر لە 10 حاڵەت سەردانمان دەکات. سەبارەت بە ئەو ژنەی کە ئەمڕۆ گیانی لەدەستدا و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان وا بڵاوکرایەوە کە بە کۆلێرا گیانی لەدەستداوە، حەمزە ڕەزیکی ڕایگەیاند ئەو ژنە تەمەنی 55 ساڵە و نەخۆشی شێرپەنجەی هەبوو و کاری مردنەکەشی نەخۆشی شێرپەنجە بووە نەک کۆلێرا. سنوری پارێزگاها دهۆکێ ئەگەرم تەماشە بکەن دیفاع و ئەمارێت بەردەستێمە کۆڕێبەریا گەشتە ساخرێمە پارێزگاها دهۆکێ ڕۆژ بۆ ڕۆژێ حتاڕادەیە کە مەشین بێژین کۆ حاڵەتین زگچۆن و دەڕابۆنە دژوار نافخەکیدا کێمترن ئەگەر بەرین و کە ما ڕۆژانە 200 حالت بۆ نمونە تۆمار کردن و کە ڕەنگە ڕۆژانەش کێمترش 50 حالات هەیە تۆمار کردن. ئەوە بێ دیارکەتن کۆ ڕۆژ بەرە بەرەف ئارامیە چێتن. ژنێکا دورێت 55 ساڵیە سەردانا دەستگەرمەی ساخرەمی کرد بۆ کۆژنێ ئەسڵدا نەخۆشیە پەنجەشێرە یا هەی دەرمان بەردام دەرمان پەنجەشێری وەرگرێتن. هات بۆ ڕەوانەکردن بۆ نەخۆشخانە لالاف چونکە مەگومان سەر هەبوو هەندێک نیشانت زگچوونی ژل دەفێ ژنی هەبووینە. پشتی هاتی وەگوهاستن بۆ نەخۆشخانەش ئەنجامی سەربار کرد نەخۆشیە پەنجەشێری گیانی خۆشدەزە نەکۆش ئەنجامی کولێرایە. وەک دەزانن ئێستا وەرزی تاقیکردنەوەکانی پۆلی 12 لەم کاتەیە خوێندکارانی پۆلی 12 سترێسە بن و خوێندن و سعیەکی زۆریان بەسەرەوە. هەندێکیان بۆەوەی کەمتر بخەون و زیاتر سەرنجیان لای خوێندنەکە بمێنێتەوە حەب دەخۆن. هەندێک لەم دەرمانانە لە بنەڕەتدا پزیشکیان نووسێت بۆ ئەو کەسانەی کێشەی فرە چالاکی و کەمی سەرنجیان هەیە. هەندێکی دیکە لەم دەرمانانە هەر بۆ کاتی خوێندن و سعیکردن دروست کراوە. تەنیا خوێندکارانی پۆلی 12 ئەم جۆرە دەرمانانە بەکار ناهێنن، بەڵکو بەشێک لەو خوێندکارانی زانکۆ کە بەش و کۆلێژەکانیان قورسن ئەوانیش بەکاری دێنن. هاوکارم دالیا کەمال راپۆرتێکی بۆ ئامادە کردوین بۆی زیاتر لەسەری بزانین بە پێکەوە سەیری بکەین. ئێستا وەکو جاران نییە خوێندکارێک ئەگەر بزانێت ئەو ڕۆژە ناتوانێت بخوێنێت لە بری ئەوەی خۆ خۆراکی ڕێک بخات و ڕاهێنانی یادگا بکات پەنا دەباتە بەر شتێکی نامۆ کە ئەویش دەرمانی سعیکردنە. نمونەیەکی لەو بەکارهێنەرانە وەردەگرین کە بۆ ماوەیەک سوودی لە بەکارهێنانی ئەو دەرمانانە وەرگرتووە. سوودم لەبینیوە من لە ڕاستیە لەبەرەوەی مەسەرەن ئەو کاتانی کە سعیکی زۆرمە بۆ نمونە کۆمەڵی مەرزەمەی زۆرم لەسەر واجب بووە کە سعیتیا بکەم توانیمە مەسەرەن لە ماوەی ڕۆژەکە بۆنە نەخەوتم 24 ساعتمە بووە توانیمە لە مای 24 ساعتەیە بتوانم سعیکی باش بکەم
و بتوانم کۆنتترۆلی دەرزەکە بکەم بۆی دەرەجێکی باش بێنم یعنی لە ڕوویەوەی کە نەخەوم تۆ تەرکیزم زیابوو بێت سوودم لێ بینەوە بەڵێ ئەو دەرمانانە هەندێکیان یاساین و هەندێکیان قاچاخن هەندێکیان بە تایبەت بۆ کاتی خوێندن دروستکراون و هەندێکی دیکەیان بۆ نەخۆشی دیکە دروستکراون و پزیشک دەیانووسێت بەڵام خوێندکاران بە ئاسانی دەستیان دەکەوێت. بەکارهێنەرەکانی تەبعان سێ جۆرن هەیە تەلەبێ یان خوێندکارە لە زانکۆ بێت یان لە قوتابخانە بێت یەت ئەڵێت ئەمەوێت با بڵێن مێشکم باش نییە یان شت زوو وەرناگرم یان ئەمێ زیرەکتر بم بەو شێوازە یان ئەوە تا کەسێکە مدمینە بەهۆیەوە ئەویش بە تایبەت لەو دەرمانەکانە وەکووتمان ڕیتاڵین بێ یان مەثیل دەیت کە بۆکو ناو عیلمیەکە یاخود مۆدافینیل بێمانە زیاتر با بڵێن مدمینی ئەبن بەهۆی زۆر بەکارهێنانیەوە یان داوای ئەکەن بەردەوام ناتوان وازی لێبێنن. بەشێکی دەرمانەکان پێچەوانەی ئەوەی باس دەکرێت مێشک و یادگا بەهێز ناکەن بەڵکو خەوت کەم دەکاتەوە هەندێکی دیکەیان زیانیان نییە و لە کۆمەڵێک ڤیتامین پێکاتوە بەڵام سوودێکی ئەوتۆشیان بۆ لەبەرکردن و خوێندن نییە کۆمەڵێکی دیکەیان کە هی نەخۆشی دیکەی و بە بێ ڕێنمایی پزیشکی وەردەگیرێت دەکرێت ئالوودەت بکەن یاخود خەو و ئارامیت لێ تێک بدەن. دالیا کەمال کوردستان 24 سلێمانی. ئەم دەرمانانە چین کە مێشک چالاکەکەن ئایا بەڕاستی سوودیان هەیە یان تەنیا ڕکلامێکە و بۆیانەکرێت وەل هەمووی گرنگتر ئەم دەرمانانە لە کاتی سعیکردنا کە بەکاردێنرێت زیانیان هەیە یاخود زیانیانیە و بێزیانە. بۆ باسکردنی ئەم بابەتانە دکتۆر محەممەد جەمال پزیشکی دەرمانسازم لەگەڵدایە. دکتۆر بەخێر بێ. دەمەوێت بزانم ئەم دەرمانانە چی؟ ئەم دەرمانانە وەکو خۆتان نەزانن لەبەرەوەی پۆلی 12 قۆناغێکی چارەنووسسازە بۆ قوتابی بۆی هەموو هەوڵێکەدا کە بتوانێت زیاتر بمێنێتەوانێت کۆشش و ماندووبوونێکی زیاتر بکات. بە تایبەتی چەندەها شەریکات هەیە لەم کاتەدا کە بۆ قوتابیان پەنا ئەبەنە بەردەمی بۆی بەکاری بێنن ئەمانە ئەتوانین بڵێن تاوکەری خۆراکین ئەم تاوکەرە خۆراکیانە چەندین ئەتوانین بڵێن ڤایتامینیان تایە کانزاکانیان تایە بۆ نمونەوە هەندێک ڕۆکی سروشتی تایە وەکو جینگۆ بایلۆبا یان باکوپا ئەمانە کە لە کۆنەوە بەکار هاتوون و ئیسفادەیان لێکراوە و خەڵک فیدباکی لەسەر هەیە کازانێت ئیسفادەی هەیە بەڵام لە کاتێکا کە ئێمە ئەم دەرمانانە ئەین بە نەخۆشەکان و یان داوای ئەەکەن ئێمە ڕێنمای ئەوانەکەین ئەم دەرمانە ناتوانین پشتی بە تەواوەتی پێ ببەستین بڵێ تۆ ئیتر ئەم دەرمانە بەکارهێنا تا لە 100% ئیسفادەی دەرمانانە چیان تایەوە مێشک چالاکەکەن وا تەلەبە پشتی پێبەست. بەڵێ بە ڕێژەیەکی زۆر کافاینیان تێدایە ڤایتامینی A و B و بە هەموو جۆرەکانی بیتیایە لەگەڵ یا ئەو ڕۆکیانی تایە کە وەکو پێشتر ناوم هێنان ئەو ڕۆکانیتیان کە ئەمانە ئەتوانین بڵێن بە شێوازێکی گشتی وا ئەکەن کە تەوژمی خوێن بۆ مێشک زیاکە ئۆکسجینێکی زیاتر بە مێشک ئەگا و ئەکات کە ئەمەش مێشک چالاکتر بێت و ئەو قوتابیە بتوانێت زیاتر کۆشەکەی بکات. یادگە و یادەوەری خوێندکارەکە بەهێز دەکات یان نەخێر هەر ئەوەیە کە کەمتر ئەخەوێت تەلەبەکە و تۆزێت چالاکی زیاتر چالاکی زیاتر ئەکات بە پێ توێژینەوانی کە لەبەر دەستایە تا ئێستا هەواڵەکان ئەوە دڵخۆشکردن کە بڵێن ئێمە ئیسفادەیەکی زۆر وای لێ ئەکەین کە بتوانین زۆر بەباشی بەکاری بێنین جگە لەوەش ئەم دەرمانانە ئەبێت ئەو کەسی کە بەکاری هێنێ ئاگادار بێت کە نابێت ئەو ڕێژەی بۆ دیاریکراوە لەوە زیاتر بەکار بێنێ وایە تاوکەری خۆراکیە بەڵام هەموو شتێک لە ڕێژەی خۆیان ئەبێ بەکار بێت. وەکەوەی کە بیستومە دوو بەشی هەیە مەسەن تاوکەرە خۆراکیەکان هەیە بەڵام لەگەڵەوەشتا کۆمەڵێک دەرمانی تر هەیە کە ئەمانە بۆ نەخۆشی ADHD و پزیشکیان نووسێت باتەوە پەیوەندی بە سعیکردن و خوێندنەوە نییە بەڵام خوێندکار هەیە داوای ئەوانە شەکات. بەڵێ بە تایبەتی قوتابیانی پۆلی 12 لەگەڵیش یا وەکو پێشتر بەڕێستان ناوتێنان ئەو بەشانی کە لە زانکۆکانە بەشەکانیان زۆر قورسە پەنا بەنە بەکارهێنانی ئەمە ئەویش دەرمانی ڕیتالینە کە ناوی زانستی مەثل فێنیدەیتە ئەم دەرمانە بۆ ADHD بەکاردێت لە بنەڕەتا بەڵام چی ئەکات شێواز ئیشکردنی ئەم دەرمانە هۆرمۆنی دۆپامین و ئەدریناڵین بەرزەکاتەوە لە مێشکا کە ئەمە ژوا ئەکات ئەو کەسە تا ڕێژەیەکی زۆر نەخەوێت بتوانێت کۆشێکی زیاتر کات وای لێکا کە زۆر چالاک بێت بەڵام بێگومان ئەم دەرمانە بە هەموو شێوازێک نابێت بەبێ ڕەچاوی پزیشکی پسپۆر و پزیشکی دەرمانساز بەکاربێت بەڵام ئێستا بەکارێت بەبێ نووسینی دکتۆر دەرمانەکە ئەکڕ زیانی ئەم دەرمانانە چیە بۆ منە ڕیتالین یان ئەگەر زۆر خواردنی سەپلیمنتەکانیش پێ زیانیان چی؟ ئەتوانین بڵێن سەپلیمنتەکان ئەو زیانانەی کە هەیەە زیاتر لە ئازاری سکوست کێشە و لەوانەیە هەنێ جار سکچوون و ئەو بابەتانە بگرێتەوەوانێ زیانێکی وایە نییە مەگەر بە ڕێژێکی زۆر زیاتر بەڵام ڕیتالین ئەبێتە هۆی ئالوودەبوون بە ڕێژێکی بەڕێز کە ئەبێ لە نزیکەوە
دکتۆری دەرمانساز و دکتۆری پسپۆرت چاودێریکە لەگەڵیشی ئەو کەسانی کە کێشەی دڵیان هەیە یاخود زەختیان هەیە نابێت بەکاری بێنەوە لەگەڵیشی ئەبێتە هۆی لە دەستدانی خەو کە ئەو کەسە خەوی تێک ئەچێت کە تۆ ماوەیەکی زۆر لێکان نەخەوی لەگەڵیشی ئاوای لێکات کە ئەپێتایتی ئەو کەسە کەم ئەکاتەوە ئیشتیهای کەم ئەکاتەوانەیە کە بۆ خواردن. باش ئەوەی من لە تۆم وەرگرت ئەگەر هەڵە بم ڕاستم کەرەوە تاواوکەرە خۆراکیەکان ڤیتامینیان تایە ئەکرێ لە ڕێی خۆراکیشەوە دەست بکەوێت تۆزێ شەو کەمتر ئەخەویت ئەگەرەوانە بەکاربێنی ئەویش ئەکرێ لە ڕێی چاو قاو و کافاینەوە دەستکەوێت و ئەوانی تریش کە دەرمانە پزیشکیەکان و بۆ نەخۆشی دیکەن بە هیچ شێوێ نایە بەکاربێنرێت چکە ئەلوودەبوونی تیا دکتۆر نەینووسیەوە زۆر ڕاستە قسەکە و تاوا ئەم دەرمانانش ئەگە بتەوێت تۆ بە تاوەتی فیدباکێکی تاوەەر بگری ئەبێت لە ماوەی 6 بۆ نزیکی 10 هەفتە بەکاری بێنی اینجا تۆ ئەیبینی نەبوو کول هەفتەی یەکەمەوە یەکسەر ئیسفادەکەی وەربگری. زۆر باش دکتۆر محەممەد جەمال پزیشکی دەرمانساز زۆر سپاسکە لەگەڵم. زۆر سپاس. لە سەدادەی ئەو کەسانەی لە ئەوروپا تووشی شێرپەنجە دەبن بەهۆی پیسبوونی ژینگەوەی ئاژانسی ئەوروپی بۆ ژینگە ڕایگەیاند لە سەدادەی ئەو کەسانی تووشی شێرپەنجە دەبن پەیوەندی بە پیسبوونی بەرگە هەواوەیە بە تایبەت شێرپەنجەی سیەکان لە سەدا دوی مردن بە شێرپەنجە هەمان هۆکاری هەیە. ئاژانسەکە باسی لەوەش کردووە کە پیسبوونی هەوا وەک کێشانی جگەرەوەیە لەگەڵیدا تیشکی سەر و بنەوشەی و ئۆمادە کیمیایی کە لە بەرگە هەوادان ئەوەندەی دیکە نەخۆشییان زیاتر کردووە. لەم گرافیکەدا دەزانین کە ژمارەکان چەندن لە سەدادەی توشبوون بە ئەوروپا بەهۆی پیسبوونی ژینگەوەی واتە لە سەدادەی نەخۆشیەکانی شێرپەنجە لە ئەوروپا بەهۆی پیسبوونی ژینگەوەی. ئەمە جگەلەوەی کە لە سەدا دوو ببرن 2.7 ملیۆن توشبوون ساڵانە لە ئەوروپا هەیە تۆمار دەکرێت واتە لە وڵات ئەوروپیەکان پێکەوە 2.7 ملیۆن شێرپەنجەی تێدایە ساڵانە و لەو ژمارەیەش 1.3 ملیۆن مردن هەیە ساڵانە واتە ملیۆنێک و 300,000 کەس ساڵانە بەهۆی شێرپەنجە و لە ئەوروپا دەمرن. جگە لەم نەخۆشی لە ئەم شێرپەنجەی کە باسمان کرد کە بەهۆی پیسبوونی ژینگەوەیە هەندێک شێرپەنجەمان هەیە وەک میلانۆما کە شێرپەنجەی پێستن ئەمانە بەهۆی تیشکی سەر و بنەوشەین و تیشکە زیان بەخشەکان کە لە خۆرەوە دەگاتە زەوی ئەمەش بەهۆی تێکچوونی کەشوهەوا و تێکچوونی بەرگەهەوای زەویەوە. هەواڵە تەندروستیەکانی ئەمڕۆم پێشکەشکردن بە هیوای تەندروستیەکی زۆر باش بۆ وتان دەگەڕێمە بۆ لای هاوکارانم لە ستۆدیۆکانمان لە هەولێر.